بە بۆچوونی ئێمە و بەپێی ئەو داتانە کە لای ئێمە و خەڵکێکی زیاتر لە ساڵان ڕوو لە کشتتوکاڵ کردوتەوە بەرهەمی ناوخۆمان زیاد لە ساڵانی کە زیاد دەکات. ئێمە لەلایەک بەڕاستی خۆشحاڵی کە بەرهەمی ناوخۆمان زیاد بێ، بەڵام لەلایەکی کەشەوە هێندێک ئەرک و بەڕاستی خەمان دەخاتە سەرشانی هەموو لایەک. بۆ ساختنەوەی بەرهەمانەمان ئێمە ئەم ڕێگانەمان گرتووەتە بەر وە ئەم بڕیارانە دەتوانن بڵێم لەم کوبنەوەی دراوە یەک ئێمە هەر بەردەوامین سوورین لەسەر دانانی ڕسومات لەسەر بەرهەمی هاوردە لە کاتی پێگەیشتن بەرهەمەکانی خۆمان. من ناشی شارمەوە هێندێک بەرهەمەیە ڕسوماتمان زیاد کردووە، بەڵێ بە ڕێژەیەکی هاوسەنگ زیادمان کردووە بۆی کە لەسەر هاوڵاتیانش گران نەوەستێ، بەڵام ئەگەر ئەندازەیەکی کەم زیاد نەکەین ئێمە هێندێک سێکتەرمانێ بەتابەتی سێکتەری پەلەوەر لەوانەیە لە هەرمی کوردستان بەرەو نەمان بڕوە کە ئێمە کاتەی زیانێکی زۆر گەورە دەکەین. بۆ نمونە ئێمە بەڕاستی ڕسوماتی سەر مریشک هێلکە بە 150 دینار چیلۆی زیادمان کردووە، تەبەقی هێلکە زیادمان کردووە. تەبان ئەم بڕیارانەوە لەگەڵ بڕیاری ئەوەی کە سنوورەکانمان و بازگە سەرچیەکانمان لەسەر سنوورەکان پێویستە بەڕاستی ورتر بن و کۆنتترۆلی زیاتر بکەن، هەم هێزەکانی پۆلیسمان ئاسایشمان لە بە قاساخێنانی ئەو بەرهەمانێک کە بازمان داناوە، چکە بەڕاستی زیان بە هەرێمی کوردستان دەگا بە بەرهەمی ناوخۆ دەگا. دوو و بەڕاستی کوالیتی کۆنتترۆلیشمان لە سنوورەکان تونتر بن لە زاران، بەرهەمێک تێنەپەڕێنرێت کە بە تایبەتی قەدەغە بێ. دیراسەکردنی کۆی سێکتەرەکان بوو، دیراسەکردنی هاوردە و ناردنە دەرەوە، دیراسەکردنی کێشەکانی جوتیاران و کەرتی تایبەت و بەڕێوەبەرایەتیەکان و مەرزەکان بوو. خۆشحاڵ بووین کە جەنابی وەزیر ئەمڕۆ لە بینایی پارێزگایە بەشدار بوو لەگەڵمانە. ئێمە ئەوە پشتگیریی گەورەیە بۆ ئێمە.